پاش دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە نادەستووری یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان بەردەوامی بەڕێوەچوونی گفتوگۆکان لەسەر ئەو بڕیارە و خودی یاساکە لا ناوەندە ئەکادمی و معریفیەکاندا درێژەیان هەیە. لە زانکۆی چەرم و لە قەزای چەمچەماڵ پانێڵێک لە ژێر ناونیشانی بەڕێوەبردنی نەوت و گاز لە هەرێمی کوردستان و بڕیارەکانی دادگای فیدراڵی بەڕێوەچوو. لەسەر بنەمای ئەو بەرنامەی کە هەیە بۆ گەشەکردن بە بەرهەمێنانی گازی سروشتی لە مستەقبەلا گازی سروشتی کوردستان لە پێداویستی ناوخۆ زیاتر ئەبێت. وەکو بەرهەمەکەی هیوادارین ئەمەش بێ بۆیە کوردستان ئەبێ گازەکەی بفرۆشێ. باشترین بازار بۆ گازی کوردستان بریتێ لە یەکێتی ئەوروپا و تورکیا، چونکە هەردوو جغرافیاکە یەدەکی گازی سروشتیان زۆر کەمە و پێداویستیشان زۆرە و بازارێکی گەرمیشن بۆ کڕینی گازی سروشتی کوردستان. بێجگە لە ئەمان ئەتوانرێت لەگەڵ حکوومەتی ناوەندیشە ئیتفاقیەک هەبێت بۆ فرۆشتنی گاز بە عێراقیا خود بە هەر وەسیلەیەکی تر بۆ دروستکردنی پەیوەندیەکی نوێی وزە، چونکە عێراقیش پێویستی بە گازی سروشتیە. سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق مامۆستایانی زانکۆ دەڵێن بڕیارەکان تەواو یاسایی و دەستورین. بەو پێی دادگای ناوبراو بۆ دەرکردنی ئەو بڕیارە پشتی بە دەستور بەستووە. باس لەوەش دەکەن ئەگەر بڕیارەکەی دادگا جێبەجێش نەکرێت ئەوە لە داهاتوودا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بە بازارکردنی نەوت و گازی هەرێمی کوردستان دەبێت. کێشەکە دوولایەنەیە. یەکەم ئەوان طبعاً دادگای فیدرالی اعتیمادی کردوتە سەر دەستور، چەند مادەیەکی دەستوری هێناوەڵێ بە پێی ئەمە فرۆشتن یا بە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستان کە نادەستوریە. کێشەیەکی ترمان ئەوەیە کە هەرێمی کوردستانیش لە یاسای ژمارە 22 ساڵی 2007 کاتێک کە ئەم یاسایەنەوە دیسان ئەو مادانەی بۆ خۆی ڕاوە کردوێتەوە، بەڵام بە نەزەری من بڕیارەکەی دادگای فیدرالی بڕیارێکی یاساییە. بێگومان فرۆشتنی نەوت و گازی هەرێم بە زەرشکایە بە هاوڵاتیان بێگومان، ینی ئەوەی ڕوونە ئێمە پێش حکوومەتی هەرێم لە ساڵی 2012 کە دەستی کرۆ بە نردنی نەوت پێش ئەو بەروارە حکوومەتی هەر خەزینەی حکوومەتی هەرێم پارێکی زۆری تیا بووە کە ئەوە ئاشکرایە خۆتان توان ڕاگەم چنددە بگەڕێن بە دوای ئەوانەیە کە چەندێ داهاتی تیا بوو خەزینەی دەوڵەت چەندێ بە 100 میلیۆن دلاری تیا بووە چەند ملیارێکش باسەکرێ، بەڵام پاش فرۆشتنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەوە ئێمڕۆ بینین بە لێدوانی فەرمی حکوومەتی هەرێم زیاتر لە 30 میلیارد دلار حکوومەتی هەرێم قەرزارە. ماوەی چەند ساڵێکە بە ناوی ئابووری سربەخۆوە بەرپرسانی باڵای پارتی وێچێتی دەستیان بە هەناردەکردنی نەوت و گازی هەرێم کردووە. ئەو هەنگاوش لە ماوەکانی ڕابردوودا نەک هەر نەیتوانیوە ببێتە مای خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان، بەڵکو لەو کاتەوە خەڵکی هەرێمی کوردستان لە قەیرانی داراییدا دەژین و ڕۆژ لە دوای ڕۆژیش باری سەرشانی خۆیان و نەوەکانیشیان قورستر دەبێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی، پەیام.